بە بۆنەی هاتنی جەژنی نەورۆز بەشێک لە هاوڵاتیانی بەردەڕەش پەیامی پیرۆزبایی خۆیان ئاراستەی خزم و کەس و کار و هێزەکانی پێشمەرگەی کوردستان دەکەن و هیوای دەخوازن گەلی کورد دوور بێت لە شەڕ و کێشە و هەمیشە لە خۆشی و شادی و کامەرانی دابێت. گەشتیاران تاکید لەوە دەکەنەوە دەبێ هەموو کەس ژینگەی ناوچەکەی پاک و خاوێن ڕابگرێت بۆ ئەوەی کەسانی دیکە سوود لە شوێنەکەی وەربگران. وەڵی لە گەرمار و مندار و خزم و دۆست و برادران هاتینە گەشتەش خۆش بکەین لێرە و ئەو هەموو خەڵک و بینەران بەخۆی بەڕاستی وەزعەکە وەچ پێشان نەمایە. ئێستا ئەو نەورزی ئەم ساڵۆکی نەورزەکانی دیکە نییە بەڕاستی تەماشا دەکەی خەڵکە دلی خۆش نییە بەڕاستی نەوت نییە غاز نییە موچە نییە هەر شتێک نییە بەس داوا لە هاوڵاتیان دەکەین بەڕاستی ژینگە بپارێزن ژینگە وەکو شتێکی ئەوە نییە کە برێ ودەی و حکومت ئەوە بە خۆت لۆ خۆت دەیدادەنیشی هەموو خزمە و برادرە و دۆستە و ئەوەی تو دەڕۆی یەشت کە دێتەوە لە دوو تو بەڕاستی ینی چاوم لەو خەڵکەی بکەن ژینگەکە بپارێزن. دووەم ڕۆژی نەورۆز دەوێکی زۆر خۆشە ئەو خەڵکە هەمووی هاتووە بۆ دەرەوە و بۆ خۆشی دەربڕین لەم ڕۆژەدا وێڕای چەندین کێشە و گرفت کە ڕوبەڕووی ئەم میلەتە بۆتەوە بەڵام دەبینی خەڵکەکە بە گروتینێکی زۆرەوە ڕوو لە شوێنە گەشتیارەکان دەکات و وەکو دەبینن کە خەڵکانێکی زۆر ڕویان لەو شوێنە کردووە هەمووی کەیف و خۆشی خۆیان دەردەبڕن لەم ڕۆژەدا. هەر تاکە کەسێک دەمینێتن و سەقافەت و تێگەیشتنی سەبارەت بە دابوونەرێتی دەرچوون و پاراستنی ژینگە پاراستنی ئەو شوێنەی کە بۆ چەند ساتە خۆشی تێدا دەبینیتن کە جێی دەڵی وەکو خۆ جێی بێڵیتن بەڵکو ڕێک و پێکتریش ئەگەر لەگەڵ دەستی خۆشی شتێک جێمابیتن هەڵی گیری نەک بە پیسی ئەگەر ماڵی خۆی بێ ئەکی تواناکات حەدیقەی خۆی بیت ئەکی تواناکات هەر ئەو حیسابەش لەوە بکات. ساڵانە لەگەڵ هاتنی جەژنی نەورۆز بەشێک لە خەڵکی نەحی کەلەکتی و بەردەڕەش و شێخان سەردانی ڕووباری خازر و بناری چای مەقلوب دەکەن لەگەڵ خێزان و ماڵ و منداڵەکان کاتێکی خۆش بەسەر دەبان. هەندێک لە خەڵک گلەی لە کەمی خزمەتگوزاری دەکەن و دەڵێن حکوومەت وەک پێویست خزمەت بە ناوچە گەشتیارەکانی بەردەڕەشی نەکردووە بۆیە داواکارن لە ساڵانی داهاتوو حکوومەت گرنگی زیاتر بە ناوچە گەشتیارەکانی سنووری قەزای بەردەڕەش بدات. محەممەد جەلیل کەناڵی بادینان بناری چیای مەقلوب.